دەستگای خێرخوازی بەخشین لەم دۆخە سەخت و ناهەموارەدا کە کوردستانی پێدا تێدەپەڕێت وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئاینی بە هاوکاری خێرخوازان پرۆژەی سەبەتەی خۆراکی لە سەرتاسەری کوردستان ڕاگەیاندووە. تا ئێستا زیاتر لە 7200 کارتۆن خۆراکیان بەسەر هاوڵاتیاندا دابەش کردووە و تا ئەو کاتەی خێرخوازان دەستگیرەوەی پرۆژەکە دەکەن و دۆخی ژیانی خەڵک ئاسایی دەبێتەوە پرۆژەکە بەردەوامی هەیە. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕۆژانی پێشتردا کەمپینێکمان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی کۆمەک و خۆراک بۆ هەژار و فەقیر و نەدار و کەم ئەندام کە خۆراکانەش زۆربەی زۆریان خۆمان بە ئۆتۆمبیلی خۆمان ماڵ و ماڵگی ڕاومانە بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی و هەم قەدەغی هاتوچۆکە بووە ئەوەمان کردووە. سپاس بەخوای گەورە ئەوەی کە ئێستا ئێمە ئیکەین ئەوە هەر جوهد و تێکۆشانی ئەو خێرخوازانەیە ئەو کەسانەیەکەوە ئەهلی خێرن بۆی ئێمە لێرەوە سوپاسیانەکەین و لیان مەمنونین و دوعای خێریان بۆکەین کە خوای پەروەردگار لە تەرازوی حەسەناتیانە بۆیان بنووسێ. بەخشین جگە لە پرۆژەی دابەشکردنی خۆراک بەسەر هاوڵاتیان موچەی مانگانەی 656 منداڵی بێباوک دابین دەکات کە ناویان لە پرۆژەکە تۆمار کراوە. لە ڕێگەی کەسانی خێرخوازەوە موچەکانیان بۆ دابین دەکرێت و بەخشین پردی بەیەگەیاندنە لە نێوان منداڵانی بێباوک و خێرخوازان و موچەکانیان بۆ دەگەیانێتە بەردەم ماڵەکانیان. و بەنسبەت ئەرکێکی تریشمان کە ئەرکێکی قورسە ئێمە 656 خانەوادەی کە مناڵی بێباوکیانێ و لای ئێمە موچە وەرەگرن مانگانە بە درێژایی ساڵ لەم زروفەدا لەم بارە ئاساییەدا سوپاس بەخوای گەورە توانیمان کە نەیەڵین ئەوان لەو موچەیە بێبەش بن هەر 656 منداڵەکەی ئەوانەی کە دابەژون بەسەر هەموو شار و شارۆچکەکان و گوندەکانە بە چەند تیمێک لێرە و لە هەولێریش تیمەکانمان خستە کار لە ماوەی 3 ڕۆژدا بە هەموو شار و شارۆچکە و دیهاتەکانە گەڕان ئەو 656 منداڵە موچەکانمان دابەش کرد بەسەریاندا کە بڕی پارەکەیان 7 ملیۆن و 710 دینار بوو. توانیمان سپاس بەخوای گەورە لە زروفێکی ئاوا تۆزێک سەختیشدا ئێمە نەمانێژ ئەوان پەکیان بکەوە و پارە و معاشەکەمان گەیانە دەستیان. دەستگای خێرخوازی بەخشین موچەی مانگی 3 بێباوکانی دابەش کرد بەڵام حکومەتی هەرێم تا ئێستا موچەی مانگی 12 هەموو فەرمانبەرانی دابەش نەکردووە کەچی بەرپرسانی حکومەت داوا دەکەن کە خێرخوازان لە ڕێگەی حکومەتەوە خێر و پارەکانیان بە هەژاران بگێنن لە کاتێکدا کە دوور نییە خێر و بەخشینی دەوڵەمەندان وەک موچەی لێبێت و هەژاران لە چاوەڕوانیدا بێشێو سەر بنێنەوە. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.